سڵاو ئەزیزانم، من سروود خورشید لە کەناڵی ئاسۆی زانکۆوە لە خزمەتی ئێوەی خۆشەویستین بۆ درێژەدان بە ڤیدیۆکانمان سەبارەت بە کەمترین کۆنمرە وەرگیراوەکان لە ساڵی خوێندنی 2022-2023 بۆ زانکۆ پەیمانگاکانی هەرێمی کوردستان تاوەکو داتا و زانیاریەکان سەبارەت بە زانکۆڵایەن پارالێل ئێواران گشتی و پارێزگا بەشەکانی زانکۆکان بۆ ئێوە خۆشەویست ڕوون بکەینەوە لە درێژەی ئەو ڤیدیۆیانەی کە سەبارەت بە زانکۆی ڕاپەڕین بۆ ئێوە خۆشەویست ئامادەیان کردووە و ئامادەی ئەەکەین لەم ڤیدیۆدا باسی کۆلێژی ئەندازیاری بۆ ئێوە خۆشەویست دەکەین کە کۆلێژی ئەندازیاری یەک بەشێکە لە زانکۆی ڕاپەڕین با بزانین کەمترین کۆنمرەکانی بە زانکۆڵاین و پارالێل چەندە بۆ پارێزگا و بۆ گشتی بۆ وەرگرتنی ئەم داتا و زانیاریانە لەگەڵمانە بن لە درێژەی ڤیدیۆکە با ببینین کەمترین کۆنمرەی وەرگیراو لە کۆلێژی ئەندازیاری لە زانکۆی ڕاپەڕین کە تاقە بەشەکەی بەشی شارستانیە زانکۆڵاینی پارێزگا 8.7 و گشتێکەی 90.2 پارالێلی پارێزگا 85.3 و گشتێکەی 94.2 ئازیزانم ئەوەی کە لێرەیە باسمان کرد کەمترین کۆنمرە وەرگیراوەکان و بە زانکۆڵاین و پارالێل لە بەشی ئەندازیاری لە کۆلێژی ئەندازیاری زانکۆی ڕاپەڕین بە هیوای ئەوەی جێگەی سود و ڕەزامەندیتان بێت ئێوەش بۆ ماندووبوونمان لایک و کۆمنت سبسکرایبی کەناڵەکەمان لە یاد مەکەن و هاوڕێیانیشتان ئاگادار بکەنەوە بە ئەوانش کەناڵەکەمان بناسن و بینەر بن واروها ئێمە لە ئینستاگرامیش بە هەمان ناو ناونیشان لە خزمەتتانین وەڵامی پرسیارەکانتانە دەینەوە هەر ڕوونکردنەوەی پێویست بێت بۆمان بنێرن وەڵام لەلای ئێمەیە